ئامادەکردنی چای ئەم جارە وەک ساڵانی ڕابردوو دوای خواردنی نانێکی چەور نایەت. بەڵکو دەمکێشانەکەی هاوکاتە لەگەڵ وربوونەوە لە دۆڵێکی قوڵ و ئاوێکی خوڕی بێڕەحم کە تەرمی سێ گەنجی خانەوادەکەیانی قوت داوە. باوکی یەکێک لە قوربانیەکانە لە 6 مانگی ڕابردوودا هاوژینەکەی بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە لەدەستداوە و پێشتریش 2 کوڕی دیکەی لە یەک ڕووداوی هاتوچۆدا لەدەستداوە. هەموو هیوایەکی ئەوەیە کوڕەکەی بە زیندووی بگەڕێتەوە لای و هاوشێوەی دوو براکەی و دایکی جێی نەهێڵن. سەرجەم لایەنە ئیداریەکانی قەزای ماوە لەسەر چەمی قەشانن تا ئەوەی بە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی و هاوڵاتیانی ناوچەکە سۆراقێکیان لە چارەنووسی سێگەنجەکە دەست بکەوێت. ئێستا دوان لەمانەی کە ئەمڕۆ چوونەتە ئاوکەوە بە ڕزگارتنی ئەو کەسە ئەو ساڵە لەگەڵ ئێمە بوون کەوا بۆ ڕزگار بۆ دۆزینەوەی تەرمی ئەو کەسێتر ینی دوان ئەو دوانە خۆیان خەڵکی مەتیقن خۆیان شاید عیانی خنکانی ئەو کوڕە بوون بەداخەوە ئەوان چوون هەڵەی هەمان کەسیان دووبارە کردوتەوانێکەوە ئەم سەرکەشیان کردووە و خۆیان تووشی ئەم ڕوودا و قورس و سەختە کردووە. هاوڵاتیانی قەزای ماوە دەڵێن لە ساڵی 2020 گەنجێکی دیکە کەوتە ناو هەمان دۆڵ و دوای 8 ڕۆژ دەرمەکەی سەر ئاو کەوت و دۆزرایەوە. بەڕاستی چاڵمان لەوەی حکوومەت زیاتر هاوکاریمان بکاتن لەبەر ئەوەی ئەو ئیشا لە مەزەندەی هاوڵاتی دانیە لە توانای هاوڵاتی دانیە ئەو جەنازانە بدۆزێتەوە بۆیە حکوومەت دەبی زیاتر هاوکاریمان بکاتن تیمی زیاترمان لەبەوە بنێریتن لەبەوە ئەوەی بە زووترین کات ئەو جەنازانە بدۆزینەوە. وەڵی ئەوەی کە بوترێ دیارە یانی بۆ چوونە ئەم دوو گەنجیان کە خزمی من مەلەیان زانیەوە بەڵە شارەزایشیان نەبووە لە مەلەیە بەس کەسیان لەگەڵ نەبووە ئایا چۆنی کەوتونە ناوە بەس دیارەکە ئەو کوڕی زاوامان کە کەوتوتە ناویەوە ئەمان محاوەلەیان بۆ کردو لە دوای ئەوە نازانین چی لێ بەسەراتە مۆزوعەکە. ئەیبراجان پردی قەزاو قەدەر. چیرۆکە تراژیدیاکە لە ئێوارەی 21 مانگ دەست پێ دەکات کاتێک کۆسار نەوزادی تەمەن 22 ساڵ لەگەڵ دەڕون ڕەئوفی 27 ساڵی هاوڕێ و هەڵکەوتی زاوایان کە تەمەنی 30 ساڵ بووە بە مەبەستی برنەسەری کاتێکی خۆش لە یەکەم ڕۆژی وەرزی بەهار دەچنە گوندی بەرسماق لە سەیرانگای سەرسوولی قەزای ماوەت. لە کاتی وێنەگرتن و سەرکێشیکردن هەڵکەوت دەکەوێتە ناو ئاوەکە و دەست بەجێ دوو هاوسەفەرەکەی دیکەی بە مەبەستی ڕزگارکردنی دەچنە ناو ئاوەکە و ئەوانیش بێ سۆراق دەمێننەوە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە سۆراغی هیچ کام لەو سێ گەنجە نەبینراوەتەوە و بەپێی وتەی لایەنە پەیوەندیدارەکان بەهۆی سەختی شوێنەکان دۆزینەوەی سەرەداوێک لەسەر چارەنووسی ئەو گەنجانە ئاسان نییە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ماوەت.